ئێمە دوێنێ کۆبنەوەمان کرد و لە کۆبنەوەکەیان ڕێکەوتین لەسەر کۆمەڵێک بنەما کە پەیوەندە بە کۆمپانیا ناڕێکخراوەکانیان ئەو کۆمپانیا وەهمیانەی کە لە شارەکانی ناوەڕاست و باشووری عێراقەوە دێنە کوردستان بەڵام ئیجازەیان نییە. لە هاتنی ئەوانە ئەو کۆمپانیا وەهمیانە ئێمە ڕوبەڕووی کۆمەڵێک کێشە ئەبینەوە لە ڕێگای گەشتیارەکانەوە. کۆبوونەوەکەمان لەسەر کۆمەڵێک ڕێکارە کە دەبێ بەیەکەوە ڕێککەوتین لەسەر ئەوەی کە ئێمە ئەم ڕێکارانە بگرینە بەر بۆ داهاتوو لە بەرژەوەندی گەشتیاران لە ناوەڕاست و باشووری عێراق کە دێنە ئێرە و گەشتیارانی بیانیش بۆی بتوانین بە جوانترین شێواز هەم پێشوازیان بکەین هەم خزمەتگوزارەکانیان پێشکەشکەین. ئاگاداری دەستەی گەشت و گوزاری عێراقمان کردوەوە کە لە مەودووە نابێ مەندووبێکی عێراقی بێ لێرە باز لە مێژووی کوردستان بکە. پێویستە کات هەر گەشتیارێک کە لە بەغاوە لە محافەزاتی عێراقیەوە دێنە کوردستان پێویستە کات ڕێبەرێکی گەشتیاری ئەو کۆمپانیا گەشتیارانەی کوردستان لەگەڵ کۆمپانیا گەشتارەکانی عێراق بەیەکەوە ڕێگەکەون واتە نابێ ئەوان ڕاستەوخۆ بێن لەگەڵ هۆتێل و مۆتێلەکانی ئێمە گرێبەست بکەن بەڵکو دەبێ لە بەغداوە پێش ئەوە گروپاتی سیاحی لەگەڵ شەریکاتی کوردستان ڕێکەون واتە هەردوو شەریکاتەکان لە کوردستان و لە عێراق بەیەکەوە ڕێکەون لەسەر هەموو ئەو خزمەتگوزارانەی پێشکەشەکرێ و ڕێبەرێکی گەشتیاری عێراقی کە کاتێک گروپات لە کوردستانەوە ئەچێت بۆ عێراق لەوێ ئەو باسی شوێنەوار و مێژووی عێراق بکە و بە پێچەوانەشەوە 1180 کۆمپانیا گەشتیاری لە عێراقا هەیە بەڵام جیاواز لەو 1180ە کۆمەڵێک کۆمپانیا هیچ ئیجازەی نییە خەڵکە هێنێ بەڵام زۆر جار ئەم گەشتیارەکە دێت بۆ نمونە ڕایگەێنێ لە بە 50,000 چی بۆ هەرێمی کوردستان لە کاتێکا کە هیچ کەسێک ناتوانێت بە 50,000 لە هیچ شارێکی کوردستانە گەشت بکات. دواتر داوای پارەی تریان لێ ئەەکەن و دواتر ڕوبەڕووی ئاستەنگە بنەوە.